ئەگەرچی رووسیا هیچ قسەیەکی لەسەر نەکردووە تەنها ئەوەندە نەبێت کە دەڵێ بەپێی بەرنامە و پلانی داڕێژرا و لەو ناوچانەی ئۆکراین کشاوەتەوە کە داگیری کردبوون. بەڵام ئاژانسە فەرمیەکانی هەواڵ لە ئۆکراین و لە دەرەوەی ئۆکراینیش دەڵێن هێزە سەربازیەکانی کیێڤ توانیویانە ئەو هێڵی بەرگریەی لەشکری رووسیا داینابوو بشکێنن و زیاتر لە 8,000 کیلۆمەتر دووجا لە دەستی رووسیاییەکان بسەرنەوە. بەڵام وەک زۆرێک لە شیکەرەوە لەشکریەکان دەپرسن ئایا ئەم پێشڕەویانەی لەشکری ئۆکراین بە مانای ئەنجامی یەکلاکەرەوەی ئەم شەڕەیە؟ سەرکەوتنەکان گرنگن لە مەیدانەکانی شەڕدا، بەڵام ڕووداوە مێژوویەکانی شەڕیش پێمان دەڵێن مەرجنیە لەگەڵ هەر سەرکەوتنێکدا بانگەشەی سەرکەوتن بدرێ. هەر لە سەرەتای دەستپێکی ئەم شەڕە سەپێنراوەی رووسیا بەسەر ئۆکرایندا نەکرد چاودێر و شیکەرەوە، تەنانەت سیاسەتمەدارانی جیهانیش دەیانگوت زۆر قورس و ئەستەمە بتوانرێت مێشکی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بخوێندرێتەوە تا بزانرێ هەنگاوی داهاتووی چی دەبێت. ئێستاش ڕەوشەکە بە هەمان شێوەیە. هێشتا هیچ ئاماژەیەکیش لە ئارادا نییە ئایا پوتین دوای ئەو شکستە گەورانە و دوای ئەو هەموو زیانە گیانی و ماڵیە چه هەنگاوێک دەنێت و هەنگاوی داهاتووی بە چه ئاڕاستەیەکیشدا دەبێت. ئەمەش بمانێ و نەمانەوێ جێی نیگەرانیە بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیی لەو ڕوانگەیەوەی دەشێت ئەو شکستانەوە بکەن ڤلادیمیر پوتین کاردانەوەی خراپی هەبێت و بێژگە لە ناسەقامگیری ئاسایشی دەشێت مەترسی گەورەیشی لێ بکەوێتەوە، لەوانە بەکارهێنانی چەکە قەدەغەکراوەکان یانیش پاشەکشەکردن لە ڕێکەوتنی هەناردەکردنی دانەوێڵا. رووسیا بە ئاشکرایی ئاگایی دەدا بە ڕۆژاوا سەبارەت بە پەرەسەندنێکی گەورەی شەڕەکە لە کاتێکدا وڵاتانی ڕۆژاوا و بە تایبەتیش ئەمریکا جەخت دەکەنەوە لە دۆزینەوەی ڕێگە چارەیەکی سیاسیانە و کۆتایی هێنان بەم قەیرانە خوێناویە. هێشتا رووسیا نەگەیشتووەتە ئەو بڕوایەی پێویستە یەکلاکردنەوەی ئەم قەیرانە لەسەر مێزی دانوستاندن بێ. هەرچەندە یەک دوو جار ئاماژەی بە دیالۆگ کردووە، بەڵام دیالۆجی بە مەرج. ئەوەی نکوڵی لێ ناکرێ ئەوەیە ئەم شەڕە بۆتە سەرچاوی فشاری گەورە بەسەر ڤلادیمیر پوتینەوە، شکستە لەشکریەکان لەلایەک و فشارە دیپلۆماتیەکانیش لەسەر پوتین لەلایەکی ترەوە. لە کۆبوونەوە لوتکەیەکەی سەمەرقەند سەرۆکوەزیری هیندستان بە پوتین دەڵێ ئەم سەروەختە سەروەختی شەڕ نییە و دیموکراتی و دیالۆگ دوو بابەتن ئەمڕۆ جیهان بە گرنگیەوە لێیان دەڕوانێت. هەر لە هەمان کۆبوونەوەی لوتکەیدا پوتین خۆی دادەنێ بەوەی کە بە پرسیار و گومانەکانی وڵاتی چین لەسەری هەبوون لەسەر ئەم شەڕە. جا با پێکەوە بپرسین ئایا ڤلادیمیر پوتین ئەو هەنگاوە دەنێت کە دنیا بەسەر جیهان و خۆیشیدا قڵب بکاتەوە؟ بۆچی تا ئێستا مۆسکۆ و کیێڤ لەسەر مێزی دانوستاندن دانەنیشتون؟ وەڵامی ئەم پرسیارانە و ژمارەی پرسی تریش لە چاوی واشنتۆنی ئەم هەفتەیەدایە و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. لەوەتای شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرایندا دەستی پێکردووە، گەورە کاربەدەستانی وڵاتانی ڕۆژاوا لەگەڵ دابینکردنی پشتیوانیەکاندا بەردەوامیش سەردانی شاری کیێڤ و ناوچەکانی تری ئۆکراین دەکەن. وەزیری دەرەوەی ئەمریکا لە سەردانەکەیدا ستایشی گەل و لەشکر و هەروەها حکوومەتی ئۆکراین دەکات. بەڕێز سەرۆک، دەزانین ئەم ساتەوەختە گرینگە پاش تێپەڕبوونی زیاتر لە 6 مانگ بەسەر جەنگی شەڕانگێزانەی رووسیا دژ بە ئۆکراین، هێرشە بەرپەرچدەرەوەکان بەردەوامن و کاریگەریشیان دیارە. بێگومان ئەم سەرکەوتنانەش بە گشتی دەگەڕێنەوە بۆ ئازایەتی و سووربوونی بەرچاوی ئۆکراینیەکان. ئێمە هەموو ڕۆژێک لە مەیدانەکانی جەنگدا ئەمە دەبینین. لە مانگی دووی ڕابردووەوە کە شەڕ دەستی پێکردووە، ئەوروپاییەکانیش هەموو جۆرە پشتیوانیەکیان کردووە، وەک دەڵێن لە دۆسەی ڕەوای ئۆکراین و ئەو بەرەنگاربوونەوەی لە پێناو پاراستنی بەها گەورەکانی مرۆڤایەتیدا دەیکات. هەرگیز ناتوانین قەرەبووی ئێوە بکەینەوە لەو شەڕەی لە پێناو دیموکراتی و مرۆڤایەتیدا دەیکەن لە پێناو ڕێزگرتن لە سەروەری یاسایی نێونەتەوەیی. بەڵام دەتوانین پێتان بڵێین دۆستە ئوروپیەکانتان هەن و چەندێکیش بخایەنێت پشتیوانتانین و ئێمە بۆ هەمیشە دۆستی ئێوەین.
تا ئێستا ئۆکرانیەکان سوورن لەسەر بەردەوامبوون بۆ بەرگریکردن لە وڵاتەکەیان. من نازانم ئۆکرانیەکان پێویستە چی بکەن. نازانم بێجگە لە درێژەدان بە پشتیوانیەکانمان ئێمەش چیتر بکەین. بەڵام دەزانین ئێستا کاتی لاوازی نییە، بەڵکو کاتی هێز و تۆکمەیە بۆ پشتیوانیکردنەوەی بەردەوامی ئۆکراین. ئەم شەڕا وەک زۆرێک لە سیاست مەدارە جیهانیەکان ئاماژەی پێدەکەن تەنها لەو ڕەهەندەوە سەیر ناکرێت کە بگوترێ لەشکرێکی داگیرکرد تێکفشکێنرێ، بەڵکو وەک دەڵێن پێویستە ببێتە سەرەتایەک بۆ ڕێگەگرتن لە سەرکەوتنی هەموو سیاسەتێکی شەڕەنجێزانە. پاش چەندان مانگی سەرنجدان و چاودێریکردن پرسیارمان لە خۆمان کرد چۆن کۆتایی بەمە بێنین. ئێستادا لە ئۆکراینە هیوایەک بۆ کۆتایی هاتنیی سەرکەوتوانەی ئەم شەڕە هەیە. ئەم هیوایە هەندەری هەمومانە. هیوای ئەوروپاش ئەوەیە دیکتاتۆرەکانی سەروەری یاسا فرامۆش دەکەن، مەیدانەکانی جەنگ بە سەرکەوتووی جێنەهێڵن. لەگەڵەوەشدا وەکو باز دەکرێت دەشێ ئەوروپا بەهۆی ئەم شەڕەوە کێشە و گرفتی زۆری بۆ دروست بێ، بە تایبەتیش لە ڕووی وزەوە. بەڵام ئەمە نەبووتەوە کارێک تا ئەوروپاییەکان پاشەکشە لە پەیمانەکانی خۆیان بکەن. بە دڵنیاییەوە کشانەوەی رووسیامان بینیوە لە باکوورەوە لەو هێڵانەی بۆ بەرگریشدایان نابوو پاشەکشیان کردووە، بە تایبەتیش لە هەریمی خارکێف و مەیدانی شەڕ و کەلوپەلەکانیشان جێشتووە. رووسیا دەڵێت ئەوە خۆڕی خستنەوەیە، بەڵام بە دڵنیایی پاشەکشەیە لە بەردەم هێزە سەربازەکانی ئۆکرایندا. ئەمە وەرچەرخانێکی گرنگە و ئیدی ئەمە شەڕە و لە شەڕیشدا هەموو شتێک پێشبینی دەکرێت. رووسیا هەموو جۆرە چەک و تەقەمەنیەکی لەو هێرشانەیدا بەکارهێناوە، بەڵام وەک گەورە کاربەدەستانی ئۆکراین دەڵێن کاریگەریەکی ئەوتۆی نەبووە لەسەر ورە و لەسەر سووربوونی ئۆکرانیەکان. دەوڵەتی تیرۆریستی رووسیا تا ئێستا زیاتر لە 3800 موشکی جۆرە جۆری دژی ئێمە بەکارهێناوە، بەڵام ئەو موشکانە نەیانتوانیوە رووسیا لە ئامانجەکەی نزیک بکەنەوە. شتێک نییە ناوی ملکەت پێکردنی ئۆکرانیا بێت. هەر یەکێک لەو موشکانە رووسیای بردووە بەرەو لە پەراوێزانی زیاتر لەسەر ئاسی نێونەتەوەی و کێشەی گەورەتری ئابووری و تەنانەت سەرزەنشکردنێکی ئاشکرانەتری جیهانیانە. رووسیا تا ئێستاشی لەگەڵدا بێ نەکرد باس لەو متمانە ئاسایشیە ناکا کە ئۆکراین داوای دەکا، بەڵکو بە داوایەکی ڕەواشی نازانێت و وەک بەشێک لە پیلانجێڕی بەرامبەر بە مۆسکۆ لی دەڕوانێت. متمانی ئاسایشی بۆ ئۆکراین ئەوە خواستێکە بۆ کوشتنی ئێمە و هیچ شتێکی تر نییە. پێشتر باسییان لە ڕۆژئاوانە دەکرد، تەنها دەیانگوت ئێمە جیاوازین، پێویستیمان بە چارەسەرکردنی کێشەکان هەیە، پێویستە ڕاست بکرێنەوە و ئەم قسانیان دەکرد. بێگومان ئەوە کاتێکی درێژی پێدەوێت، بەڵام ئیستا قسەکانیان جیاوازە، ڕێکوڕەوان باس لە نەهێشتنی ئێمە دەکەن. رووسیا تا ئێستاش ئەم هێرشە داگیرکاریانەی بۆ سەر وڵاتی ئۆکراین بە کردەیەکی تایبەتی لەشکری ناودێر دەکات و زۆرێکیش لە سەرچاوەکانی هەواڵ بڵاویان کردوێتەوە مۆسکۆ دەگەڕێ بە شوێن خۆبەخشاندا تا ببنە سەرباز و بنێردرێن بۆ بەرەکانی جەنگ لە ئۆکراین. سەرکردە لەشکری و سیاسەکانی رووسیا ئەم هەڵمەتی ناونووسکردنە بۆ خۆبەخشی سەربازی دەخەنە خانەی خۆشەویستی بۆ وڵات و هەروەها بە ئەرکێکی نیشتیمانیانەی نیشتیمان پەروەرانەش ناودێری دەکەن لە کاتێکدا لێرە و لەوێ رووسیادا دەنگی ناڕەزایی هەیە بەرامبەر بە شەڕ و بەرامبەر بە سیاسەتەکانی ڤلادیمیر پوتین. ئۆلها میخالۆڤ نووسەر و ڕۆژنامەوان لە ئۆکراینەوە لەگەڵ چاوی واشنگتنە. ئۆلها لە چەند کەناڵێکی تەلەڤیزیۆنی وڵاتەکەیدا کاری کردووە و هێرشە داگیرکاریەکانی رووسیا ناچاریان کردووە شاری کیێف جێبهێڵێت و دواتر بگەڕێتەوە و لەگەڵ کاری ڕۆژنامەوانی خۆیدا وەک خۆبەخشێکیش دەستی بەکارکردن کردووە بۆ یارمەتیدانی لەشکری وڵاتەکەی و هەروەهاش ئاوارەکانی بە ناچاری زێدی خۆیان جێدەیەڵن. ئۆڵها سوپاس و پێزانینم بۆ بەشداریەکەت. بە هەر یەکسەر بچ بە پرسیاری یەکەم، پێت وایە رووسیا ناچاروێت لە کۆتاییدا متمانەی ئاسایشی بدا بە ئۆکراین؟ Hello, Blaine. I'm very grateful for the invitation to be a guest of your show and to have an opportunity to tell about the situation in Ukraine. سڵاو بەڵێن، سپاس بۆ بانگێشتنم بۆ بەرنامەکەت و بۆ ئەو دەرفەتەش تا باسی ڕەوشی ئۆکراین بکەم. بێگومان هیچ متمانە و دڵنیاییەک نییە لە رووسیاوە. ئێمە بڕوامان بە هیچ متمانەیەکی رووسیا نییە، چونکە ئەزمونێکی زۆر خراپمان هەیە لەگەڵ پەیمانەکانی رووسیادا.
لە ساڵی 2014دا رووسیا پەیمانێکی زۆریدا بە ئۆکراین بەڵام هیچ یەکێک لەو پەیمانانەی بەجێ نەگەیاندووە. هەر بۆیەشە بڕوا و متمانەمان نییە بە هیچ پەیمانێکی رووسیا. لە ڕاستیشدا دەمەوێت پێتان بڵێم کە ئێستا ڕەوشەکە لە وڵاتەکەمدا چۆنە، یان با ڕاستتر بڵێم رووسیا چی کردووە دژی ئێمە و دژی وڵاتەکەمان. هەر ئەمڕۆ کە ئەم بەرنامەیە تۆمار دەکەین، رووسیا هێرشی کردوتە سەر دامەزراوەیەکی ناوکی لە باشووری ئۆکراین. ئەمە ناوی چی لێ بنین جگە لە تیرۆریزمی ناوکی؟ خۆشبەختانە زیانی گیانی نەبووە، بەڵام هەر تەنها هێرشکردنە سەر دامەزراوەیەکی ناوکی خۆی لە خۆیدا گەورەترین مەترسیە بۆ سەر وڵاتێک. ئەگەر یارمەتیم بە لێرەدا پرسیارێک زۆر گرنگە بەلامەوە، خەڵکی ئۆکراین بۆ خۆیان چ جۆرە چاوەڕوانیەکیان هەیە لە رووسیا بە گشتی، بە تایبەتی دوای ئەو شکستە لەشکریانەی کە لە بەرەکانی جەنگدا بەسەریان هاتووە. مەترسی ئەوە هەیە کە شەڕەکە زیاتر پەرەپسەندێ یاخو زیاتر گەشتبینیەک هەیە کە بۆ نەموو دووە رووسیا بڕوا بەرەو ئەوەی بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن. We don't know what is in the head of their leader Vladimir Putin. We don't know what steps. ئێمە نازانین چ بیرکردنەوەیەک لە مێشکی ڤلادیمیر پوتین ڕێبەری رووسیادایە و ناشزانرێت چه هەنگاوێک و بە چه ئاراستەیەکدا ئەو هەنگاوەی دەنێت. بەڵام دەزانین هەنگاوەکانی خۆمان چین. هەنگاوی ئێمە بەرگریکردنە لە وڵاتەکەمان. پێویستە هەموو دامەزراوەکانمان بپارێزین و بەکاریان بێنین. پێویستە سوپاسگوزاری هاوپەیمانە ڕۆژئاوایەکانمان بین بۆ ئەو پشتیوانیانەی دابینیان کردووە. پێویستە بڕوامان بە قارەمانێتی و کارە گەورەکانی لەشکری خۆمان هەبێت، چونکە ئەوەی لەشکرەکەمان و هێزە ئاسایشەکانمان دەیکەن هەنگاوی زۆر گەورەن. جا سەبارەت بە رووسیا هەر ئەوەندە دەڵێم بڕۆ لە وڵاتی ئێمە دوورکەوەرەوە. سیناریۆکانی رووسیا شتێک نین پێشبینی بکرێن. ئەوەی لە دەستی دێت ئەوەیە کاتێکە ئێمە پێشڕەوی دەکەین رووسیا دەست دەکات بە موشکبارانی شەقامەکانی شارەکانمان. جا ئەمە وەڵامەکەیە. ئەڵبەتە ئێمە زۆر گوێمان لێ دەبێت بە تایبەتی لە کاربەدەستانی وڵاتانی ڕۆژاواوە کە یارمەتیەکی زۆر گونجاوی لەشکریانە و یارمەتی لۆژیکی تریشی هی وڵاتی ئۆکراین دەدەن. بەڵام لە هەمان کاتیشدا کاربەدەستان گەورە کاربەدەستانی کیێڤ هەمیشە داوای یارمەتی زیاتر دەکەن. ئەو کۆمەکە لەشکریانی کە هەتا ئێستا کراون بە تایبەتی ینی پێدوانیە ئەمە بەس بێ بۆ ئەوەی هاوکێشەی شەڕەکە بگۆڕێ لە ئۆکرایندا و رووسیا ناچارکە بە کشانەوە و ئەگەر پێویستی زیاتر هەیە چ شتێکی ترە کە زۆر پێویستە بگاتە ئۆکراین. I'm not a military expert, but I should say that Kyiv and our من پسپۆڕێکی لەشکری نیم، بەڵام دەتوانم بڵم کاربەدەستان و ڕێبەران و دەسەڵاتداران لە کیێڤ پایتەختی ئۆکراین هەمیشە سەنگی دەخەنە سەر ئەوەی وەک دەڵێن بەردەوام بن لە پشتیوانیکردنمان، چونکە ئەمە هەر تەنها شەڕێک نییە بۆ بەرگریکردن لە خۆمان، بەڵکو ئێمە بێ هیچ چەند و چوونێک بەرەنگاری بەدکارێک بووینەتەوە شەڕی دژی دەوڵەتێکی گەورەی تیرۆریست دەکەین. هەر بۆیە وەک چۆن سوپاسگوزارین بۆ هەموو یارمەتیە لەشکریەکان و کۆمەکە مرۆیەکان، هەر ئاواش بە گرنگی دەزانین ئەو پشتیوانیانە درێژەیان هەبن، چونکە من لە لەشکردا نیم ناتوانم بڵم چ جۆرە چەکێکمان پێویستە، بەڵام دەزانم سەرکردەکانمان داوای چەکی تر دەکەن. لەبیرمان نەچێت ڕاستە لەشکرەکەمان بە بەراورد لەگەڵ لەشکری رووسیادا بچووکترا، بەڵام ئازاتریشە، بەڵێ پێویستمان بە چەکی زیاتر هەیە. ئەڵها من دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. لەم دووسێ هەفتەیە ڕابردوودا لەشکر و هێزە نیمچە لەشکریەکانی ئۆکراین پێشڕەویەکی گەورەیان کرد لەو ناوچانەی رووسیا داگیری کردبوون و توانیان پاشەکشەیەکی بەرچاو بە سەربازە رووسیاییەکان بکەن. ئەوەی کردویانە بەرنامە ڕێژیەکی وردیان بۆ کردووە و بێگومان سوودیشیان لە پشتیوانی گەورەی ئەمریکا و زۆر وڵاتی تریش وەرگرتووە سەبارەت بە دڵنیابوون لەوەی ئۆکراین هەموو ئەو پێداویستیانەی هەیە
تا هێرشی بەرپەرزدەرەوەی خۆی بکات. ئێستا سەرکەوتنیی ئاشکرای هەوڵە هاوبەشەکانمان دەبینین، هەموو ڕۆژێکیش سوربوونی هاوپەیمان و هاوبەشەکانیشمان دەبینین لە سەرانسەری جیهاندا بۆ یارمەتیدانی ئۆکرانیا لە بەرەنگاربوونەوەی شەڕی داگیرکاری و نایاسایی و ئیمپریالی رووسیادا کە مۆسکۆش ناتوانێت داکۆکی لێ بکات. ئەمریکا دەڵێت تەواوی ئەو سەرکەوتنە لەشکریانەی ئۆکراین بینراون و زانیاریەکانی رووسیاش بڵاویان دەکاتەوە بە مەبەستی چەواشەکردنی خەڵکی رووسیایە. بە دڵنیاییەوە کشانەوەی رووسیامان بینیوە لە باکوورەوە لەو هێڵانەی بۆ بەرگریشدایان نابوو پاشەکشیان کردووە بە تایبەتیش لە هەریمی خارکێف و مەیدانی شەڕ و کەلوپەلەکانیشان جێشتووە. رووسیا دەڵێت ئەوە خۆڕی خستنەوەیە، بەڵام بە دڵنیایی پاشەکشەیە لە بەردەم هێزە سەربازەکانی ئۆکرایندا. ئەمە وەرچەرخانێکی گرنگە و ئیدی ئەمە شەڕە و لە شەڕیشدا هەموو شتێک پێشبینی دەکرێت. ئەمریکا و وڵاتانی ڕۆژاواش بەگشتی بەردەوام لەو توێژدان لەگەڵ سەرکردە سیاسی و لەشکریەکانی ئۆکرایندا سەبارەت بەو چەکانەی پێویستن بۆ ئەو شەڕە سەپێنراوەی رووسیا. زۆرێک لەو سیستەمە چەکیانەی لە چەند هەفتەی ڕابردووە و هەروەهاش لە 2-3 مانگی ڕابردوودا گەندراونەتە ئۆکراینە کاریگەرەکانی خۆیان سەلمان لە ڕوانگەی توانایی ئۆکراینەکانەوە بۆ هێرشکردن و هەروەهاش لە ڕوانگەی بەرگریشەوە. بێگومان ئەو سیستەمە پێشکەوتوانەی بەرگری پێشتر زۆربان قسە لەسەر کردووە، ئێستا بە شێوەیەکی زۆر کاریگەر بەکاری دەهێنن. پسپۆڕی لەشکری لەو بڕوایەدان شکستەکانی لەشکری رووسیا کاریگەریەکی خراپیشی دەبێ بەسەر ڕەوشی سەربازەکانی نێردراون بۆ شەڕی ئۆکراین. تێکشکاندنی رووسیایەکان دەبینیت لە هەندێک لایەنەوە و ئەم جۆرەشتانەش کاریگەرێکی خراپی دەبێت بەسەر لایەنەکانی تریشەوە. کاتێک سەربازەکان خواستیان بۆ شەر نامینێت ئەوە هەموو شتەکان بەڕاستی خراپ دەبن. جا پێدەچێت ئەمە ڕووی دابێت بەبێ جۆدانە ئەوەی فەرمانەکان لە چ ئاسەکی سەرەوەی خۆیان بۆیان چوو بێت. ئەو تا لە خێرسون و نێزیک خارکیف ڕێک ئەمە دەبینین. مۆسکۆ هەستێکی تەواوەتی دەکات بەو شکستە لەشکریانەی لە ئۆکرایندا بەسەریدا هاتووە و لێدوانەکانیشی بۆ ئاڕاستەیەدان تا ئەمریکا چیدی پشتیوانی لەشکریانەی ئۆکراین نەکات ویان ئەگەریش دەیکات ئەوە سنووردار بێ. ئەگەر واشنگتن بڕیار بدات و موشکی دوورهاوێژ بگەینێتە ئۆکراین ئەوە ینی بەزاندنی هێڵی سوور و بەشداریکردنی ڕاستە و خۆ لەم قەیرانەدا. ئێمە مافی خۆمانە بە هەر شێوەیەک بێت بەرگری لە خاکی خۆمان بکەین. شیانی گەیاندنی ئەو چەکانە بۆ ڕژێمی کیڤ وەک ئەو ڕەوشەیە کاتێک موشەکە دروستکراوەکانی ئەمریکا لە ئەوروپادا دەنرێت لە بەرامبەر رووسیا کە پێشتر بە پێی پەیماننامەی موشکی قەدەغەکراوە. ئەمە ئەو سیناریۆیەیە کە ناچارمان دەکات بەوەی بەرسڤی گونجاوی خۆمان بدەینەوە. پێم وایە ئەمە شڕون و ئاشکرایە. مۆسکۆ جارێکی تریش ئاگاهی دەدا سەبارەت بە پەرسەندنی گەورەتری ئەم شەڕە و لێدوانەکانی گەورە کاربەدەستانی رووسیا ئەوەیان لێ دەخوێنرێتەوە کە ئەگەری سێهەم شەڕی جیهانی بە دوور نازانرێت. بەردەوام چەختمان کردوتەوە لەوەی پڕچەکردنی ئۆکراین بە چەکی ڕۆژ ئاوایی دەبێتە مای درێژبوونەوەی شەڕ و زیانی زیاتری گیانی لە نێوان دانیشتوانی سیڤیلدا. لەسەر و ئەمەشەوە ئەو هەنگاوە ڕەوشەکە نزیکتر دەکاتەوە لە مەترسی پێکدادانی ڕاستە و خۆی لە شکریانەی نێوان رووسیا و وڵاتانی ئەندامانی ناتۆ. جارێکی تریش جەخت دەکەینەوە لەوەی ئەمریکا و ئەو هاوپەیمانی تریش کە چەک دەنێرن بۆ ڕژێمی کیڤ بوونەتە هاوبەش لە تاوانەکانی جەنگدا. ئەڵها وەکو جۆمان لێبوو وتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا ئاگاهی دەدا. ئەمە چەندێک کاریگەری دەبێ بەسەر شەڕەکە و بەسەر ئەو پشتیوانیانەی کە وڵاتانی ڕۆژاواهی ئۆکراینی دەکەن. They can say what they want to say. We defend our country. جا رووسیایەکان دەتوانن هەرچیەکی دەیانەوێت بیڵێن. ئێمە وەک هەڵوێستی خۆمان بەردەوام دەبین لە بەرگری لە وڵاتەکەمان. ئێمە نەچوینەتە ناو خاکی ئەوانەوە. رووسیا خاکی ئەمەی داگیر کردووە. جا ئەوە شتێکی لۆژیکی و ڕاست و دروستی شەکە وڵاتانی ڕۆژاوا پشتیوانیمان دەکەن بەو شێوەی خۆیان بڕیاری لێ دەدەن. ئێمە چیمان ویستووە لەوە زیاتر کە وڵاتەکەمان بگەڕێننەوە. دەمانەوێت ئازاد بین و سەروەری خاکمان پارێزراو بێت و ژیانێکی ئاشتیانەمان هەبێت و دەمانەوێت ژیانە ئاشتیانەکەمان بۆ بگەڕێتەوە. دەمانەوێت ئەو دوژمنەی منداڵەکانی کوشتوین و ژنەکانمانی کوشتووە ئەو دوژمنەی دەیەوێت ئاشتی کۆمەڵایەتیمان بکوژێت بڕوات و وڵاتەکەمان بەجێ بهێڵێت. ئەگەرنا ئەوە هیچ ڕێگەیەکی ترمان نییە بێجگەلەوەی شەڕی ئەو دوژمنە بکەین
چونکە پێویستە خێزانەکانمان و وڵاتەکەشمان بپارێزین. جیهان بە چاوی خۆی دەیبینێت لەشکری رووسیا چی لە وڵاتەکەمان کردووە، لاقەی منداڵەکانیان کردوین. ئەی ئیتر دەبێت چی بکەین؟ هەر تەماشا بکەین؟ نەخێر پێویستە ئەم مەترسیە نەمێنێت و لە ناو ببرێت. هەر بۆیە بە هەموو جیهان دەڵێم ئەگەر دەتەوێت لە بەرە ڕاستەکەدا بیت ئەوە لەگەڵ ئێمەدا ببە و یارمەتیمان بدەن تا خۆمان بپارێزین، چونکە دەمانەوێت ژیانێکی ئاسایی بژین و ئەوە وەڵامەکەمە. We just want to live normal life. So that is my answer. بەڵام بۆ خۆ دەزانی ئەنی ڕووسەکان لە ئێستا ئاماژە بەوە دەکەن دەشێ ئەم شەڕە ئێجگار بە شێوەیەکی گەورە پەرە پسەنیە و بگۆڕێ بۆ سێم شەڕی جیهانی لەم بارەیاندا چۆن؟ There will be a huge war even if you help us or in other countries will help us or will not help us. شەڕێکی گەورە هەڕوو دەدات، جا یارمەتیمان بدرێت یان یارمەتیمان نەدرێت. دەزانی رووسیا وڵاتێکی شەڕخواز و شەڕانگێزی شە و هەر دەبێت شەڕ بکات و شەڕکردن بۆتە شێوازێکی ژیانی رووسیا. وڵاتێکی تری دراوسەی دووچاری مەترسی شەڕ دەکاتەوە. ئەگەر لەگەڵ دراوسەکانیشیدا شەڕ نەکات ئەوە وڵاتێکی تر هەر دەدۆزێتەوە شەڕی لەگەڵدا بکات. ئەم وڵاتەیان نا ئەوی تریان. ئەمە سیاسەتی رووسایە بۆ تاقیکردنەوەی شیانە تیرۆریستیەکانی خۆی. وەک پێشتر ئاماژەم پێکرد، نازانرێت بیرکردنەوەی کرملن چۆنە و چییە، هەروەهاش ئەو کۆمارە تیرۆریستانی پشتیوانی لە رووسیا دەکەن. بەڵام دەزانین تەنها ڕێگەیەکی لە بەردەمماندایە ئەوەیە وڵاتی خۆمان بپارێزین. دەزانم زۆرجان ئەم دەستەواژەیە دووبارە دەکەمەوە چونکە هیچ ڕێگەیەکی ترمان نییە بێجگە لە بەرگریکردن لە وڵاتەکەمان. That is our way of saving our country. ئەڵها بە خۆ دەزانی ینی پشتیوانی ئەمریکا لەم شەڕەی گەلی ئۆکراین بەرامبەر بە رووسیا چەندێک گرنگە ئەوەندەش پشتیوانی ئەوروپاییەکان گرنگە. ئەوروپاییەکان لە ئێستا لەژێر باری فشارێکی ئێجگار قورسدان ڤلادیمیر پوتین هەڕەشەی بڕینی گاز دەکاوە لەوانەشە ئەو کارە بکە وزە لە ئەوروپاییەکان ببڕێت. ئەمێ ڕای تۆ بزانم. پێت وایە ئەگەر بێت و پوتن هەنگاوێکی لەو شێوەیە بنێ ئەوروپاییەکان پشتیوانیەکانی خۆیان بۆ ئۆکراین ڕادەگرنیان نا؟ I hope they will not. Maybe Europeans can feel very cold weather in the winter if هیوادارم ئەوروپایەکان ئەو کارە نەکەن. بەڵێ ڕاستە لەوانەیە ئەوروپایەکان ڕوبەڕووی زستانێکی سەخت و قورس ببنەوە ئەگەر رووسیا گازیان لێ ببڕێت. بەڵام خۆ ئەوروپایەکان هەستیش بە مەترسیەکان دەکەن کاتێک موشەکەکان ئاراستی وڵاتەکانیان دەکرێت ئەگەر بێت و ئۆکراین شەڕی دژی رووسیا ڕابگرێت. ئەم پرسە گرنگە بۆیە دەڵێن پێویستە ئەوروپایەکان بیر لەوە بکەنەوە ئایا چیان دەوێت، ژیانێکی ئاشتیانە و ئارام یان گازی رووسیا. جا ئەگەر ژیانێکی ئاشتیانە و ئارامیان دەوێت ئەوە پێویستە پشتیوانی ئۆکراین بکەن و بەردەوامیش بن لەو پشتیوانیە بۆ ئەندازەی ئێستا دەیکەن. کاتێک هاوکارە ڕۆژنامەوانەکانم دەچنە بەرەکانی پێشەوەی جەنگ و ئەو شوێنانەی شەڕیان لێە و لەوێوە لە دوورایی چەند مەترێکەوە دژمن دەبینن، سەربازەکان دەڵێن لەسەرمان ناترسین و نیگەرانیش نین لەوەی رووسیا گاز و سەرچاوەکانی تری وزە ببڕێت، چونکە دەڵێن سەرکەوتنیان دەوێت و ئەو سەرکەوتنەش تەنها ڕێگەیەکە بۆ پاراستنی هاوڵاتیان و کەسوکار. بێگومان سەرکەوتنیش باجی خۆی هەیە. The only way is to win and to protect our family. That is the prize. ئەڵهاد من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی سێهەمی بەرنامەکەمان. ئەگەر چی هەوڵەکان زۆرن بۆ دانوستانی نێوان مۆسکۆ و کیێڤ، بەڵام تا ئێستا هیچ ڕۆشنای یەک لە ئاسۆدا دەرنەکەوتووە بۆ هێنانە ئارای چارەسەریەکی سیاسیانە و ئاشتیانەی ئەم قەیرانە، هەرچەندە ئەو وڵاتانەش کە پشتیوانی لە ئۆکراین دەکەن لەگەڵ ئەوەدان لایەنە بەشەر چووەکان لەسەر مێزی دانوستاندن کۆ ببنەوە. ناتوانین پێشبینی بکەین و بزانین کەی تاو دەبێت یان بەرەنجامەکەی چی دەبن. تەنها دەتوانین ئەو بکەین کە تا ئێستا کردومانە لە بەردەوامی داین بۆ پشتیوانیکردنی ئۆکرانیا تا بتوانێت باڵادەستی هەبێت لە مەیدانەکانی جەنگدا و هەروەهاش کاتێک دەچێتە ناو دانوستانەکانەوە لەوێش پێگەیەکی بەهێزی هەبێت لەسەر مێزی دانوستاندن. نازانم لە مەیداندا گەیشتونەتە کوێ، بەڵام کەوتووەتە سەر سەرۆک زێلێنسکی وەک سەرکردەی لەشکری تا بڕیار بدات کەی بە مەبەستی دانوستاندن بۆ دانیشتن ئامادە دەبێت.
ئەوەی ئاشکرایە هێشتا نەگەیشتونێتە ئەو خاڵە، ینی هێشتا شەڕێکی زۆر هەن نەک هەر لە باکوور بەڵکو لە شوێنەکانی تری وڵاتەکەشدا. بەڕێز پوتین هێشتا مەیلی نیشان نەداوە بۆ ڕاگررتنی شەڕەکەی دژ بە گەلی ئۆکراینە وەک لە هێرشەکانی بۆ سەر خارکیێف بینیمان. بەڕاستیش سەرۆک بایدن پشتیوانی لە کۆتایی پێهێنانێکی سیاسیانە دەکات بۆ ئەم شەڕە و دەشمانەوێت هەر ئەم ڕۆژیانی ئەو ئاسۆیە ببینی. ئەوروپاییەکانیش ڕاشکاوانە باس لە بژاردەکانی بەردەم ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا دەکەن. گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ ڕووسیادا لەسەر بنچینەی ترس لەوەی چی دەکات یان نایکات ئەوە خراپترە و شیانی بەرەنجامی خراپتری هەیە بەبێ هیچ چەند و چوونێک دەبێتە سەرەتای سێم شەڕی جیهانی، چونکە دەرفەتێک دەبێت بۆ وڵاتانی وەک رووسیا هەوڵی هەماشت بدەن یان ڕێبەرانی گەلانی بێدەسەڵات کە ڕێبەرێکی سەرکوتکاریان هەڵبژاردووە ئەو جۆرە چەکانە بەکار بهێن و بەچەکی ناوەکی هەڕەشە لە وڵاتانی تر بکەن و داگیری بکەن و ئەشکەنجەی خەڵک بدەن. نابێت دیالۆگ لەگەڵ ئەوانەدا بکرێت کە هەڕەشەی بەکارهێنانی چەکی ناوەکی دەکەن و پێم وایە ناکرێت بوو توێژیان لەگەڵدا بکرێت. شیکەرەوە لەو بڕوایەدان ئەوەی رووسیا لە مەیدانەکانی جەنگدا دایانکە بریتێ لە ڕنگدانەوەی چ ڕاستەوخۆی شکستە لەشکریەکانی لە بەرامبەر هێزی بەرەنگاربوونەوەی ئۆکراینیەکان. پێدەچێت شکستێکی تەواوەتی لۆژستیکی و استراتیژی و تاکتیکەکانی رووسیا بێت. هەموو شتێکی تێکشکاوە. هێڵە لەشکاریەکانی نەماون و سەربازەکانی دەکێشنەوە و ڕادەکەن و چەک و تەقەمەنی و ماشینەکانیش لە پاش خۆیان جێ دەهێڵن. بەڕاستی جێ سەرسۆرمانمانە و جۆرێکیشە لە کشانەوەی بێبەرنامە. مۆسکۆ دەڵێت ئۆکراین نایەوێت دانوستاندن بکە. پێشتر رووسیا کاتێک باز لە دیالۆگ دەکرا ژمارەیە مەرجی هەبوون و ئەو مەرجانەش لای ئۆکراین ڕەت دەکرانەوە. یەکەم مەرج بۆ وتوێژی ئاشتی ئەوەی ئەوان وتوێژ پەسەند بکەن بەس نایانەوێت. بەڕێز زلنسکی نازانم لەکوێ بوو بەڵام باشکرایی دەڵێت ئامادە نییە و نایەوێت لەگەڵ رووسیادا قسە بکات. جا ئەگەر ئەو ئامادە نەبێت ئەوە ئێمەش نامانەوێت. کیێف ڕای خۆی هەیە وەک وڵاتێکی سربەخۆ و جەختیش دەکاتەوە لەوەی چۆن لەژێر ژمارەیە فشاردا دانوستانێکی هاوسەنگ لە نێوان دوو وڵاتدا بکرێ کە یەکێکیان هەڕەشەی بەکارهێنانی چەکە قەدەغەکراوەکان دەکات. گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ رووسیادا لەسەر بنچینەی ترس لەوەی چی دەکات یان نایکات ئەوە خراپترە و شیانی بەرەنجامی خراپتری هەیە بەبێ هیچ چەند و چوونێک دەبێتە سەرەتای سێم شەڕی جیهانی، چونکە دەرفەتێک دەبێت بۆ وڵاتانی وەک رووسیا هەوڵی هەماشت بدەن یان ڕێبەرانی گەلانی بێدەسەڵات کە ڕێبەرێکی سەرکوتکاریان هەڵبژاردووە ئەو جۆرە چەکانە بەکار بهێن و بەچەکی ناوەکی هەڕەشە لە وڵاتانی تر بکەن و داگیری بکەن و ئەشکەنجەی خەڵک بدەن. نابێت دیالۆگ لەگەڵ ئەوانەدا بکرێت کە هەڕەشەی بەکارهێنانی چەکی ناوەکی دەکەن و پێم وایە ناکرێت بوو توێژیان لەگەڵدا بکرێت. ئۆڵا دەمەوێت بزانم لە ناو ئۆکراین ڕای گشتی چی دەڵێ لەسەر دانوستاندن؟ پێیان باشە دانوستاندن لەگەڵ رووسیا بکرێ یا پێیان باشە بۆ نمونە لایەنی سێەم لە نێوان مۆسکۆ و کیێفدا بێ؟ You heard the opinion about negotiations from our president Volodymyr Zelensky that خۆت گوێت لە ڕوانینەکانی ڤڵۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکراین بوو سەبارەت بە دانوستاندن و دەڵێت ناکرێت هیچ جۆرە دانوستاندنێک هەبێت لەگەڵ وڵاتێکدا کە ناتوانێت هەڵوێستێکی گونجاوی هەبێت و هیچ متمانەیەکیش نییە نیشانی بدات رووسیا وابەستەی پەیمانەکانی خۆی دەبێت. دەزانی بەڵێن زۆر جار داوام لە هاوکارە ڕۆژنامەوانەکانم و پەیامنێرەکانیشم کردووە پرسیاری ئەگەر و نەگەری دانوستاندن لە سەربازەکانمان و لە خەڵکیش بکەن. کردویانە بەڵام نەگەیشتونەتە ئەو بەرەنجامەی ئایا ئەم دانوستاندنە چۆن دەکرێت و بە چ شێوەیەک دەبێت و دەشکرێت بڵێم بەگشتی دانوستاندنیان ناوێت چونکە وەک باسم کرد هیچ متمانەیەک بە رووسیا ناکرێت و پەیمانەکانیشی هەر تەنها قسەن و ئێمەش ناتوانین هەرگوێگربین بۆ قسەی رووسیا و ڕێبەرەکانیشی. لە ئێستادا لە دادگای لاهای پرۆسەیەکی یاسایی هەیە و دەڕوات تا ئەو شوێنی رووسیا دان دەنێت بە هێرشە ناڕەوا نایاسایەکانیدا بۆ سەر سەروەری وڵاتێکی سەربەخۆ. بەڵام ئۆڵها ینی بمانێ و نەمانەوێ ئەبێ ڕێگەیەک هەبێ بۆ کۆتایی هێنان بەم شەڕە ئەمریکا ئەوروپا ینی جیهانی پێشکەوتوو لەگەڵەوەدایە کە دانوستاندن بکرێ. Cannot be dialogue with terrorists. If you can visit
Ukraine and go to those regions, for example, Zaporizhia or Donetsk or Dnipropetrovsk region. دیالۆگ لەگەڵ تیرۆریستان ناکرێت ئەگەر بتوانیت سەردانێکی ئۆکراین بکەیت و بچیتە ئەو شوێنانەی شەڕیان لێبووە ئەوە دەبینیت هەموو ڕۆژێک هێرشی موشکی رووسیاییان لەسەرە و ئەو جا تێگەیشتن دێتە ئاراوە کە بۆچی هەرگیز نابێت دانوساندن بکرێت چونکە ئەو موشک بارانکردانە خۆی لە خۆیدا ڕەتکردنەوەی هەموو دانوساندنێکە. رووسیا هاتووە وڵاتەکەمان وێران بکات. رووسیا نایەوێت ئۆکراین لەسەر نەخشەی جیهان هەبێت. دەیانەوێت ژێرخانی گرنگی وڵاتەکەمان وێران بکەن. شارە جوانەکانیان خاپور کردووە. هاوڵاتیانی ئۆکراینی دەکوژن، رووسیا ڕناوەستێت لەو شەڕانگێزیانەی. کاتێک لەشکری رووسیا ئەشکەنجەی خەڵکە گیراوەکەی ئێمە دەدەن، دەست بەجێ دەزانیت بە خۆشحاڵیەوە ئەو ڕفتارانە دەکەن دژی هاوڵاتیەکانمان جا لەبەر ئەوە چ جۆرە دانوساندنێک بکەین لەگەڵ ئەو دوژمنەی منداڵەکانمان لاقە دەکات و دەیان کوژێت ئەو کارە تیرۆریستیانەی لە بوو چاکراون ئەو هەموو کوشتن و بڕینە نەک هەر لەوێ لە ناوچەکانی تری وڵاتەکەمدا هەندێک دیمەن هەر باز ناکرێن. تەواوی ئەندامانی خێزانێک بەهۆی هێرشە ئاسمانەکانی رووسیاوە کوژراون و تەرمەکانیان هەر لەوێدا بوون. نا هەرگیز دیالۆگ ناکرێت. نا رووسیا دیالۆگی ناوێت و تەنها دەیەوێت هەمووان بکوژێت، بەڵام ناتوانێت ئەوە بکات چونکە ئێمە داکۆکی لە وڵاتی خۆمان دەکەین و سەر دەکەوین و بەبێ هیچ چەند و چوونێک ئۆکراین سەر دەکەوێت. But they will not do it. We will defend our country and we will win. Ukraine will definitely win. چارەسەر چییە ئۆڵها؟ یعنی ئەگەر دانوستاندنیش چارەسەر نەبێ چ شتێک بەلای تۆ چارەسەرە؟ This crisis will finish when we win and let the enemies کۆتایی هاتنی ئەم قەیرانە تەنها بە سەرکەوتنی ئێمەیە و دوژمن لە وڵاتەکەمان و لە خاکەکەمان بچێتە دەرێ. تەنانەت دانانی دیوارێکی گەورەی زۆر بەرز لەگەڵ رووسیادا ئەوە چارەسەرێکی زۆر باشە. ئێمە دراوسەیەکی وەک رووسیامان ناوێت و ئەوەش بەدبەختیە ئەوەها دراوسەیەکمان هەبێت. تەنها ڕێگەیەکیش بۆ فێرکردنی دراوسەکەمان تا بە شێوەیەکی باش ڕەفتار بکات ئەوەیە سەر بکەوین و ئەو لەشکرە داگیرکارە زۆر دوور بخەینەوە. ئۆڵها دەگەڕێمەوە بۆلات بۆ دوابەشی بەرنامەکەمان. هەندێک هەواڵ بڵاو کراونەتەوە سەبارەت بە ئەگەری کۆبوونەوە و توێشکردنی نێوان ئەمریکا و رووسیا هاوکاتی کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان. بەڵام واشنگتن دەڵێ خۆ دەبێ مۆسکۆ هەر هیچ نەبێ ئاماژەیە نیشان بدە بۆ پشتیوانی لە هەوڵە دیپلۆماتیەکان. کۆبوونەوەمان لەگەڵ ئۆکرانیەکان دەبێت تا ئێستا هیچ بەرنمەیەک نییە بۆ کۆبوونەوە لەگەڵ رووسیایەکان. هیچ ئاماژەیەکیان نیشان نەداوە ئەوەی بواری دیبلۆماتیان پێ باش بێت. ئەوەی پێیان باشە درێژە بدەن بەو شەڕە بێپاساوی لە ئۆکرانی هەڵیان گرساندووە. هەرچی ئۆکرانیشە بەڕژدی کا لەسەر بەرگری لە خۆیان دەکەن. وەک ئاماژەی پێدەکرێ دەشێت لە کۆبوونەوەی ئەم ساڵی ئەنجومەنی گشتی ئێندا دۆسەی ئۆکراین یەکێک بێت لە دۆسێ هەرە گەرم و گوڕەکان. شەڕی نایاسایی و بێپاساوی رووسیا پێشێلکردنی سەروەری و شکۆمەندی خاکی ئۆکرانیایە و هەروەهاش پێشێلکردنی پەیرەوی یوئێنە بەرچاوترین مەترسیشە بۆ سەر ئاشتی و ئاسایشی نێونەتەوەیی کە ڕوبەڕووی جیهان دەبێتەوە. ئۆکراین هەموو مافێکی هەیە بەرگری لە خۆی بکات بە پێی پەیرەوی یوئێن لە ڕووی یاسایی و ئاکاریشەوە بە ئازایەتیەکی گەورەشەوە ئەم بەرگریە دەکات. بەریتانیا وەک زۆربەی وڵاتانی تری ئەوروپا لەو بڕوایەدایە سزاکان کاریگەری قورسیان هەبووە بەسەر رووسیاوە و بە ئەندازەیەکیشە ملی بە مۆسکۆ داوە بۆ تاران و بۆ پیۆنگیانگ. رووسیا لە قەیراندایە بۆ پاراستنی ئەو ئەمباری کەلوپەلانەی دووچاری کەمبوونەوە هاتوون بەهۆی سزا نێونەتەوەیەکانەوە. ئەم سزایانە بە ئامانجی کۆتایی هاتنە بە شەڕ. ئەوە تا رووسیا ڕووی کردوتە ئێران بۆ بەدەستهێنانی درۆن. ئەمەش پێشێلکردنی سزا نێونەتەوەیەکانە. ڕووی لە کۆریای باکووریش کردووە بۆ دابینکردنی تەقەمەنی. کیێڤ داوای سەپاندنی سزای زیاتر دەکا بەسەر رووسیادا و هەروەها داواش دەکا رووسیا بخرێتە ناو لیستی وڵاتانی تێرۆریستەوە وەک دەڵێ ڕەفتار و وێرانکردنەکانی رووسیا بەڵگەیەکی حاشا هەڵنەگرن و دەیسەلمێنن رووسیا وڵاتێکی تێرۆریستە.
پێویستە هەمیشە وەڵامی یەکلایی کەرەوە و پرەنسیپ ئامێز نیشان بدەیت بۆ هەموو شێوازە تیرۆریەکانی رووسیا. هەر بۆیە پێویست بە گوژمی هەشتەمی سزاکانی یەکێتی ئەوروپا دەکات سەبارەت بەمە لەگەڵ خانم ئۆرسۆلا قسەمان کردووە. بڕیارێکی پرەنسیپانی ئەمریکا پێویستە تا رووسیا وەک وڵاتێکی تیرۆریست بناسێنێت. ئەم بابەتەشم لە سەردانەکەی ئەم دوایەنەدا لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکادا باس کردو و هەروەهاش لە پەیوەندیشماندا لەگەڵ ئەندامانی کۆنگرسی ئەمریکاشدا باسم کردووە. ئۆڵها چەند جارێک هەر لەم بەرنمەیەدا خۆت ئاماژە بەوە کرد کە رووسیا وڵاتێکی تێرۆریستەوە بە تێرۆریست ناودێرت دەکرد. سەرۆکی ئۆکراین بە هەمان شێوە لە توێژدا هەم لەگەڵ ئەوروپاییەکان هەم لەگەڵ کۆنگرسی ئەمریکاشدا بۆ ئەوەی رووسیا بخرێتە لیستی وڵاتانی تێرۆریستەوە. بەڵام پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە ئایا ئۆکراینیەکان خۆیان چەندێک کاریان لەسەر ئەم دۆسەیە کردووە، چەندێک توانیویانە بەڵگەی حاشا هەڵنەگر بەڵگەی یەکلاکەرەوە کۆ بکەنەوە و بیخەنە بەردەم کۆمەڵگەی نێونەتەوەییەوە. دەزانی دامەزراوەکانمان لەوانە ئۆفیسی دادپارێزی گشتی و دامەزراوەی پۆلیس و دەستگاکانی تریش هەموو بەڵگە سلمێنراوەکانیان کۆ کردوتەوە لەسەر ڕەفتارە تاوانکاریەکانی رووسیا لە ناو خەڵکی ئۆکراین. بەڵگەنامەی زۆر کۆکراونەتەوە و لە ئایندەدا دەبنە بەشێک لە پرۆسەیەکی یاسایی کە هیوادارم بڕوات بەرەو دادگایی کردنیش. بەڵێ شتی زۆر سلمێنراومان لەبەردەستدایە کە رووسیا چی کردووە لە ناو وڵاتەکەماندا وەک ئەو تاوانانەی ئێستاژ لەشکری رووسیا بەردەوامە لەسەری. دەستگاکان بە پشودرێژیەوە کار لەسەر کۆکردنەوەی زیاتری بەڵگەکانی ئەو تاوانانەی رووسیا دەکەن کە دەکرێت بڵێم ڕۆژانە دەیان بینین لەو دیمەنە ڤیددیۆیانەی هاوکارانم بڵاوی دەکەنەوە. مەبەستم لە دیمەنە ترسناکەکانی گۆڕە بە کۆمەڵەکان و کوشتنەکان و ڕەفتارەکانی لەشکری رووسایە لە ناو ئۆکرایندا. جا هەر کەسێکیش بڕوا ناکات ئەوە دەتوانێت سەردانی ئۆکراین بکات و با بە چاوی خۆی ئەو دیمەنە ڕۆژانەی ڕەفتارەکانی لەشکری رووسیا ببینێت. See it on your own way, by your own eyes. پێت وایە ئەو بەڵگانی کە کۆکراونەتەوە ینی هاوڕاییەک لە کۆمەڵگەی نێونەتەوەی یا دروستکە بۆ نمونە ڕای وڵاتە زلهێزەکان ئەندامە هەمیشەیەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتوەکان گرنگە لەسەر ئەم بابەتە. پێت وایە وڵاتێکی وەکو چین ڕایەکی لەم شێوەیە پەسەند بکە؟ When full-scale invasion in Ukraine started, دەزانیت کاتێک هێرشەداگیرکاریەکەی رووسیا دەستی پێکرد هەندێک وتارم خوێندەوە و ئاماژە بۆ کرابوو وڵاتی چین پشتیوانی لە هەموو هەنگاوێکی رووسیا دەکات. بەڵام ڕابەرانی چین کاتێک بینیان رووسیا چ کارێکی کردووە ئیتر گۆڕانێک بەسەر ڕوانینیان داهات. من بۆ خۆم هیوایەکم هەیە بە ژیری ئەو وڵاتی ڕۆژهەڵات لەو ڕوانگەیەوە خەڵکێکی ئاسایی ناتوانێت پشتیوانی لەشکر بکات یان پشتیوانی لەو ڕەفتارە دژەمرۆییانەی رووسیا بکات. بێلەوەش لە کاتی کۆکردنەوەی بەڵگەنامەکاندا پسپۆڕ و خەڵکی بیانیش هاتبوون بۆ یارمەتیدانمان. و ئەمەش وەهام لێ دەکات بڵێم کاتێک ئەندامانی کۆمەڵگەی نێونەتەوەی لەگەڵدا دەبێت و خۆیان بەڵگەکان کۆ دەکەنەوە ئەوە لە کۆتاییدا پشتیوانێکی بەهێزی کۆمەڵگەی نێونەتەوەیش بەدەست دەهێنیت. دو پرسیارم ئەڵها لەم بەرنمەیەدا چی چاوەڕوان دەکەن ئێوە وەکو هاوڵاتیانی ئۆکراین چی چاوەڕوان دەکەن لە نەتەوەیە گرتووەکان؟ We are very grateful for all the help, all the humanitarian aid. ئێمە زۆر سوپاسگوزارین و جێی پێزانینمانە بۆ هەموو یارمەتیەکان و ئەو کۆمەکە مرۆییەی لە نەتەوەیە گرتوەکانەوە بەدەستمان دەگات. بە تایبەتیش کۆمەککردنی ئاوارەکانمان و هەر کاتێکیش خەڵکی ئێمە داوایەکی هەبوو بێت لەم ڕێکخراوە نێونەتەوەیە ئەوە بە زوویی بەدەستمان گەیشتووە. وەگوتم ئەمانە هەمووی جێ پێزانینن، بەڵام لێرەدا گرنگترین شت بۆ ئێمە ئازادکردنی دیلەکانمانە، ئەوانەی لە شەڕدا گیراون و براونەتە ناو خاکی رووسیاوە. جالەوانەیە UN شتێکی جیاواز بڵێت لەسەر ئەم داوایەمان، بەڵام هیوادارم بتوانێت کارێک بکات بۆ یارمەتیدانمان لەم داوایەماندا و ڕۆڵێکی کاریگەری هەبێت لەو دانوساندنانەی بۆ گێڕانەوەی دیلەکانمان دەکرێن، چونکە دەزانین دیلەکانمان لە چ گوزەرانێکی سەختدان لە ناو خاکی رووسیادا. ئۆڵها سوپاست دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. ئۆڵها thank you very much. Thank you. Thank you.
ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتۆن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان لێوی.